بینەرانی پایتەخت میدیا لە هەر شوێیەکە سڵاوتان لێ بێت. وا دیارە کەمێک لەمەوبەر وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان هەواڵی ناردن و ڕەوانەکردنی موچەی مانگی شوبات مانگی دووی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستانی ڕاگەیاند. دەمەوێت لەو بارەیەوە دوایین زانیاریەکانتان لەسەر ڕەوانەکردنی موچەی مانگی دووی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستانتان پێڕابگەێنم و بۆ باس بکەم. سەرەتا بە گوێرەی زانیاریەکان وەزارەتی دارایی عێراق بڕی 957 زیاتریانی زیاتر لە 957 ملیار دیناری ڕەوانەی هەولێر کردووە و خستوویەتە سەر لقی هەولێری بانکی ناوەندی عێراق بۆ موچەی مانگی دووی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان و لە بەرامبەردا ناردنی ئەو بڕەپارەیە هەمان ئەو داواکاریەی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان بوو چکە لە پێشوو تردا وەزارەتی دارایی هەرێمی کوردستان داوای لە عێراق کردبوو لە وەزارەتی دارایی عێراق کردبوو کە زیاتر لە 957 ملیار دینار بۆ موچەی مانگی شوبات بە یەک گوشمە لە بەغداوە ڕەوانەی هەولێر بکەن و بیخەنە سەر لقی هەولێری بانکی ناوەندی عێراق و لە بەرامبەر ئەوەشدا وەزارەتی دارایی هەرێمی کوردستان سوپاسی وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵ دەکات بۆ ئەوەی کە بڕی پارەی پێویستی بۆ موچەی مانگی دوو مانگی شوباتی لە وەکو خۆی ناردۆ و هەمان ئەو گوژمەیەیە کە داوای کردووە. جێی باسە بە گوێرە ڕاگەیەندراوێکی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان بێت دوای زیاتر لە 2 هەفتە دوای ئەوەی کە لە 26 مانگی دوو لیستی موچەی مانگی شوبات مانگی دوو ڕەوانەی لەلایەن وەزارەتی دارایی هەرێمی کوردستانەوە ڕەوانەی وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵ کرا دوای ئەوەی کە لیستی موچەی مانگی دوو لە 26 دووەوە ڕەوانە کرا دوای زیاتر لە 2 هەفتە تیمە تەکنیکیەکەی وەزارەتی دارایی عێراق کۆتایی بە پرۆسەی وردبینی خۆی هێنا و هەر ئەمەش بوو وای کرد کە بەیانی ئەمڕۆ وەکو پێشبینی دەکرا و باز دەکرا وەزارەتی دارایی عێراق واژۆی لەسەر ناردنی بڕی پارەی پێویستی کرد بۆ موچەی مانگی دووی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان. دەمەوێت ئاماژە بە خاڵێکی تر بدەم سەبارەت بە دابەشکردنی موچەی مانگی دوو میکانیزم و شێوازەکەی چۆن دەبێت و هاوکات کەی دەست بە دابەشکردنی موچەی مانگی دوو دەکرێت. بە گوێرەی ئەو بڵاوکراوەیە کە وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێم کەمێک لەمەوبەر بۆ ڕای گشتی ئەوە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان و فەرمانبەران بڵاوی کردووەتەوە ئەوەیە کە سبەی پێنجشەممە دەست بە دابەشکردنی موچەی مانگی شوبات موچەی مانگی دووی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان دەکرێت. وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان باس لەوە دەکات کە ئەوان هەموو هەوڵێک دەدەن تا لە ماوەی چەند ڕۆژێک کەمدا بە کەمتر لە هەفتەیەک موچەی تەواوی وەزارەت و دەستە و سەرۆکایەتی و فەرمانبەران و خانەنشینانی هەرێمی کوردستان دابەش بکەین. ئاوکات دەمەوێت ئاماژە بە خاڵێکی تر بدەم کە بریتە لەوەی وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێم باس لەوە دەکات کە ئەوان بەنیازن لە ئایندەیەکی نزیک لیستی موچەی مانگی ئازار واتە لیستی موچەی مانگی سێ تەواو بکەن. لە ئێستادا بەشێک لە لیستەکە ئامادە کراوە و کار بۆ ئەوە دەکەن لە نزیکترین دەرفەتدا لیستی موچەی مانگی سێ مانگی ئازار کاری تێدا بکەن و تەواوی بکەن و بینێرن. بۆ ئەمەش وەزارەتی دارایی هەرێم دەڵێت هەماهەنگیمان لەگەڵ تەواوی دەستە و سەرۆکایەتیەکان هەیە هەماهەنگیمان لەگەڵ تەواوی وەزارەتەکان هەیە و بە نووسراوی فەرمیداوەمان لێ کردوون خشتا یاخود لیستی موچەی مانگی دوو ناوی فەرمانبەران و موچەخۆرانمان بۆ ڕەوانە بکەن بۆ ئەوەی دوای وردبینی تیمە تەکنیکیەکەی دارایی هەرێمی کوردستان ڕەوانەی عێراق بکرێت بۆ ئەوەی موچەی مانگی سێش لە نزیکترین کاتدا بێت. دەمێت زانیاریەکانتان دووبارە کورت و پخوت لە هەولێری پایتەختەوە پێ بڵێم.
خاڵی یەکەمەوەیە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان دەڵێت وەزارەتی دارایی عێراق بڕی زیاتر لە 957 ملیار دیناری بۆ موچەی مانگی شوبات مانگی دووی ڕەوانەی هەولێری پایتەخت کردو و خستوویەتە سەر لقی هەولێری بانکی ناوەندی عێراق و وەزارەتی دارایی هەرێمی کوردستان سوپاسی دارایی عێراق دەکات بۆ ئەوەی کە ئەو بڕە پارە پێویستیەی ناردووە کە هەرێمی کوردستان داوای کردبوو و خاڵێکی تریش ئەوەیە لە 26 مانگی دووەوە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان لیستی موچەی مانگی دوو ڕەوانەی بەغدا کردووە و دوای زیاتر لە 2 هەفتە لە وردبینی و کارکردنێکی چڕوپڕ دوجار پرۆسەی وردبینی لە لیستی موچەی مانگی شوبات مانگی دوو تەواو بوو ئەمڕۆ پارەکە گەیشت ئاوکات دەمەوێت ئاماژە بە خاڵێکی تر بدەم وەزارەتی دارایی هەرێمی کوردستان دەڵێت ئەوان لە سبەی پێنجشەممەوە دەست بە دابەشکردنی موچەی مانگی شوبات مانگی دوو دەکەن و لە چەند ڕۆژێکی کەمدا تەواوی ئامادەکاریەکان بە کۆتا دەهێن و پرۆسەی دابەشکردنی موچەی مانگی دوو تەواو دەکەن و کۆتایی پێدەهێنن ئەوە پێشبینی دەکرێتن تاکو و درەنگانی ئەم شەو خشتەی موچەی مانگی شوبات مانگی دوو لەلایەن وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستانەوە بڵاو حکوومەتی هەرێمی کوردستانەوە بڵاو بکرێتەوە ئاوکات بۆ لیستی موچەی مانگی سێ بۆ پرسی موچەی مانگی سێ دارایی هەرێم دەڵێت تەواوی سەرۆکایەتی و دەستە و وەزارەتەکانیان ئاگدار کردووەتەوە لەوەی لیستی موچەی مانگی سێ بنێرن و ئێستاش بەشێکی تەواو بووە بۆ ئەوەی لە نزیکترین کاتدا دوای وردبینیکردن لەلایەن دارایی هەرێمەوە ڕەوانەی بەغدا بکرێت بۆ ئەوەی لە نزیکترین کاتدا لیستی موچەی مانگی سێش ڕەوانە بکرێت و بنێردرێت وەک هەمیشە لە بوونی هەر زانیاریەکی تر چاوتان لەسەر پلاتفۆرمەکانی پایتەخت میدیا بێت.